منداڵێ نەبەس هەر کرینە جلوبەرگە و چانتای بقۆتابیا بەلکی شتێ گەرنگتر و پیرۆزتر ئەوەیە دایبا ڕۆژانە دیفچوونە قوتابیا بکەن قوتابی دیف خشتێ خۆی ڕۆژانە چا خواندن خواندی ئەڤکە قوتابخانێ و دیفچوونە وان بکەن داکو قوتابی هەر دەستپێکی سەرکەفتی بیتن نەوەکو گەلێک خواندن بێتەکردن و قوتابی نەخواند بیت و سەروی گەلێک گران ڕاستیتر. کردنەوەی قوتابخانەکان هەرەوە نییە قوتابەکان ترە جانتایان بۆ لەوکڕین و شمەشی جوانی لەوکڕین و بستنەوەتەوە پێش هەموو شتە دەبێ ئەوانە تەربیەت بدرێن تربیتیان بدەین تربیتەشی باش کە هەڵسوکەوتیان کوبی لە قوتابخانە هەڵسوکەوتیان باش بی و پارێزگاری لە ڕەحلە و سەبورە و ڕێزی مامۆستاکان بگرن و بۆ بکەین زیاتر بخین و پەرە بەخین و خۆیان بدەن هەروەها زۆر زەروریە کە خۆشەویستی نیشتیمان و فێریان بکەین کە نیشتیمانی خۆیان خۆش بێ و داکۆشی بکەن لە نیشتیمان و لە بەرژەوەندەکانی گەلوونەتەوەکەمان. ئەم مناڵە پێویستە هەر لە سەرەتاوە وا فێر بکرێت کە بچێت بۆ قوتابخانە بۆ ئەوەی ئەلوێ پەروەردە بکرێت بۆ ئەوەی زانستێک فێر بێت سیر نەکەین ئێستا ڕووداوەکانی هەرێمی کوردستان دیارە لەبەر هەندێک حاڵەتێکی تایبەتەوە قەیرانێکمان بۆ دروست بووە بەڵام سەد ئەم وەزعە بەردەوام نابێت. طبعا ئەرچی دایک و باب تەنزیمکردنی ئەوقاتی منداڵەکانیتی لە بۆ منداڵەکانیتی دیارە منداڵە نازانی لەوانەیە لە سبەینە تا ئێوارە خەریکی یاری و خەریکی ئایپاد بی بۆیە دەبێت دایم دایک و باب مراقەبەتی هەبی لەسەر منداڵەکانی و بزانی جەدوەلێکی لە بۆ منداڵەکانی دابنێ ئەو ئەوقاتەکانی لەو وەختەی دەبێت دەرسەکانی بکەن.